خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. قەیرانی سەرتاپاژیری کوردستان بۆ تەمای ناڕەزایەکی فراوان و چەند هەفتە لەمەوبەر ئەم ناڕەزایانە گەیشتە ترۆپشی تەقینەوە و شەقامەکانی بەشێکی زۆر لە شارەکانی کوردستان بوونە مەیدانی ناڕەزاییەکی فراوان. ناڕەزایی بێزاریەکی قوڵ لەلایەن جەماوەری کارگەر و هەژاری کوردستانەوە لەم دەسەڵاتە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ناڕەزاییەکانی دوای ئەوە بوو کە دابڕانی یەکجارەکی جەماوەری لە دەسەڵات و پساندنی هەموو پردەکانی نێوانیانی ڕاگەیاند. کردەی سووتاندنی بارەگاکان ئاکتێکی ڕەمزی بوو کە جەماوەر لەگەڵ تەواوی ئەوەی کە پێی دەگوترێت دەسەڵات لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ناکۆکە و خواستی ڕاماڵین و هەڵوەشانەوەی نەک تەنها ئەوەی هەر ئێستا ڕاستەوخۆ حکوم دەکات بەڵکو تەنانەت ئۆپۆزیسیۆنەکەشی هەیە. بەڵام دیارە ئەم ئاکتە ڕەهەندی تریشی هەیە. یەکێک لەوانەش مەترسی لە گرێژنەچوونی تەواوی کۆمەڵگا، پەرکێشکردنی دەوڵەتە کۆنەپەرستەکان، مەیدانداربوونی هێزی وێرانکەر و تێکدەرە. هەندێک وا دەڵێن. لەم نێوەدا گروپێک بە ناوی کۆنگرەی دەنگە ناڕازیەکان دەرکەوتن و بە پەیامی ناتون و تیژی بانەوازی خۆپیشاندانێکیان کرد کە کۆتا فەسڵی شەپۆلی ناڕزایی دوایی بوو. ئەگەرچی ناڕزایەکان ئەگەر لە جاران فراوانتر و قوڵتر نەبوو بن ئەوە هیچیان لێکەم نەبووتەوە، بەڵام لانی کەم لە ئێستادا شەقام بێدەنگە و لەم بێدەنگەی کە زۆر ئاماژە دەڵێن بێدەنگی پێش زریانە کاتێتی لەم ناڕزاییانە وردبینەوە و هەوڵی ناسینەوەی هێزە دەرگیرەکانی تایبەتمەندیەکانی خاڵە لاوازەکانی و پۆتانسیێلەکانی و ئاسوی پەرەگرتن و استراتیژی بەسەرکەوتن گەیاندنی بدەین. ئاشکرایە ئەم بواری لێکدانەوەیە و بیرکردنەوەی بوارێکی نیوترال و بێلایەنانە نییە و تەنها یەک دید و تێڕوانین بۆ ئەو پرسانە نییە کامەژە پێدا. ئێمە لە ڕوانگەی جۆرا و جۆر بەڵام چەپ و سۆشیالیستەوە ئەو پرسانەمان تاوتێ کردووە، بەڵام دەبێدان بەوەدا بنین کە تێڕوانینی تریش بۆ پرسانە لە ڕیزەکانی ناڕزایەکاندا هەن و ئەمڕۆ هەوڵ دەدەین میوانداری یەکێک لەو کەسایەتیانە بکەین کە لە ناو ئەم ناڕزایی دوایانیان دەرکەوتووە و لە دیوێکی تری تێڕوانین و لێکدانەوەکان وەربگرین. بۆ گفتووی گۆی ئەمڕۆ خات و پەیمان عەزەدینمان لەگەڵا کە لە ڕابردوودا یەکێک لە ئەندامانی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بووە لە خولی سێمی پەرلەمان. دیارە لە 2013ەوە هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەو بزوتنەوەیان نەماوە و ئەمڕۆژ یەکێک لە ئەندامانی کۆنگرەی دەنگە ناڕازیەکانە. بەخێر هاتی پەیمان خان. زۆر سپاسان دەکەم. سڵاتان لێبێت. پەیمان خان بەر لەوەی بچینە ناو باسەکانمانەوە سەرنجێک و پرسیارێکم سەبارەت بە ناوی ئەو پێکاتە سیاسی نوێتان هەیە. دەڵێن کۆنگرەی دەنگە ناڕازیەکان. ئەم ناوە لەو ڕوانگەیەوە سەرنجڕاکێشەکە هیچ سەبارەت بەوە ناڵێک کە دەتانەوێت چی بکەن، زۆرتر قسە لەسەرەوەکە کە گوزارش لە هەڵوێستی ئێستای ئێوەکە. ئایا پێتان وایە ئەم ناوە بۆ هێزێک کە ئومێدیمانەوەی هەبێت لە داهاتوە ڕۆڵبینینی هەبێتوانە گونجاوە؟ زۆر سپاس کاک شەماڵ. لە ڕاستیە ئەو ناوە هەر بۆ خۆی کۆنگرەی دەنگە ناڕازیەکان لە ئاماژەیە بۆ بڵێن کۆکردنەوەی یا تەجەموعێکی دەنگە ناڕازیەکان کە ڕەنگە جەنابتان چەنە لەدەرەشەوە بن ئاگادار بن لەوەی کە چی لە ناوخۆ ئەگوزارێەوە ڕوئەیە و ژمارەیەکی زۆر ناڕازی و دەنگی ناڕازی لە هەرێمی کوردستانە هەیە. یەکێک لە خاڵی خراپی ئەو دەنگە ناڕازیانە پەرتەوازەییانە و نەبوونی سەکۆیەکە چەترێکە ئامانجێکە کە ئەو دەنگانە کۆ بکاتەوە و بە دیدێکی ڕوون و بە ئاراستەیەکی دیاریکرا و دەنگەکان ئاراستە بکات. بۆیە ئێمە ئەو پێکهاتەیە ینی ئەو پێکهاتەیە کە ئەو کۆنگرەی پێکهێناوە کۆنگرەی دەنگە ناڕازیەکان ئەتوانی بڵێ کە زۆرینەی گروپ و پێکهاتە ناڕازیەکانی تایە. بۆیە کۆنگرەی دەنگە ناڕازیەکانیش هەڵبژێردرا ئەو پێکهاتەیە بێت کە چۆن دەنگەکان کۆ بکاتەوە و چۆن ئاڕاستی بکات و چۆن بتوانێت داکۆکی لەو ناڕزایەتیانە بکات کە دەسەڵات ئەوێ بەبێ خاوەن لەم لاو لەولا پەرتەوازەیان بکات. بەڵێ من لەوە تێگەیشتم پەیمان خان، بەڵام ئەزانی مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە
دروستە ئێوەتانە دەنگە ناڕازەکان کۆ بکەنەوە مەکارێکی باشە بە جۆرێک توانای ئەوەی هەیە کە بڵێن شکل و شێوەیەک بدا هەوڵێکە بۆی کەوا شکل و شێوەیەک بدرێ بە ئەم جوڵانەوەی لە ئاستێکی باڵایە و نوێنەرایەتی بکرێ من ینی شتێکی مەشروعە بەرحاڵ ئەم نوێنەرایەتی چۆنە چۆنیەوە توانێت جێگەی مناقەشەوێ وەڵام شتێکی مەشروعەوە شتێکی ئاساییە بەڵام عادەتەن قسە لەسەر ئەوەیە ئەگەر باسەکە لەسەر دەنگێکی ناڕازیە باز لەسەرەوە نییە کە تەنها خەڵک ناڕازیە لەم لەحزەیە خەڵک پێویستی بەوەیە کە هەنگاوی داهاتوش بنێ و لە داهاتووە بڵێ کە مینەکەی چییە بەرحاڵ من وا ئەزانم کە ئەمە ئەتوانێت پرسیارێکی جدی بێ بۆ جوڵانەوەی یاخود ئەو پێکاتە سیاسی ئێوە بە ئومێدەوەی کە بیری لێ بکرێتەوە و شتێک دەربخرێتەوە وانە چونکە نەزانی چۆنیشە کێشەکە لەوایە ممکنە مەسەلەن ناونەنانی ئەمە بۆ نمونە بە جەبهەیەکی لیبرال بۆ نمونە یاخود بە دەنگ ئازادی خوازەکان ئەو دەنگانەی کە داوای یەکسانی کۆمەڵایەتیەکەن ممکنە هیچێک لەم ناوانە ئەگەر هەڵبژێری بەشێک لە دەنگە ناڕازیەکان دوورکەونەوە لەم پێکاتەیە و ئەمە نەکات من ئەیزانم تۆ ئەیزانی خەڵکی جەماوەریش ئەیزانی بۆیە متمانە بەخشین بە هێزێک کە ناتوانێت ئومێدێکی وای هەبێت کە توانێت ئیدامەکار بێت و ئەوانە جەماوەر لە دۆخی قیراناوی ئێستا بەرەوە دۆخێکی دروست بەرێەوە بتوانێت ئیمکە ممکنە بۆ خۆی یەکێک لە نەقیسە گەورەکانی هەر جوڵانەوەیەک بە هەر پێکاتێکی سیاسی بێکە بێت نوێنەرایەتی ئەم جوڵانەوەی بکە منەش بەسەر پرسیارەکانم سەبارەت بەم قەیرانە ئەم قەیرانەی کوردستان بەڕێستان چۆن ئێخوێننەوە ئەم وەزعەتی ئێسەی کوردستان هۆکارەکانی چین لە شووە سەرچاویان گرتووە ئینسان لە کوردستان ئەگەر بێ ئەم قەیرانان چارەسەرکا بێ دەست بۆ کوێ بەرێوە کوێ چارەسەرکا بە بڕای شەماڵ ئەم قەیرانەی ئێستا کە هەیە لە هەر بوارێکا بێ و هەر قەیرانێک بیگری ئەمە دەرەنجامە ینی ئەگەر جەنابتان بگەڕێنەوە بۆ بڵێن قسە و باس و داواکاری و پێشنیاز و هەموو ئەوانەی ڕەخنانەی کە لە نزیکەی 15 ساڵ لەمەوە پێشەوە ئەگیرا لەم دەسەڵاتە و هەڵەکان ئەخرایە بەردەمیان لە هەندێک قۆناغاوەکو پێشنیاز بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار پێشکەش ئەکرا بە ئومێدی باشترکردنی لە هەندێک قۆناغدا بزوتنەوەیەکی نوێ بەناوی بزوتنەوەی گۆڕانەوە دروست بوو بۆ ئەوەی کۆتایی بەو قەیرانانە بێنێەوە با بڵێن بەدیلی خۆی بۆ ئەو دەسەڵاتەوە شێوازی چارەسەرکردنی قەیرانەکان پێشکەش بکات هەموو ئەمانە پێ تێپەڕیوین کە هەموو ئەمانە دلیلی ئەوەیە کە ئەم قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە قەیرانێکی کتوپڕ نییە و لە ناکاو نییە و قەیرانێک نییە کە بە بێمەبەست دروست بوو بێ ئەمانە دەرەنجامی خراپ ئیدارەدان و نەزانین و با بڵێن شکستی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە کە بۆ خۆی ئەوەی کە کورد ئەڵێمان گەشە سەر لە ئێوارە دیارە ئەم حکومڕانیەی هەرێمی کوردستان لە سەرەتای دەکانەوە دیار بوو کە دەرەنجامەکەی بەم جۆرە ئەبێ و هەموو ئەو هۆشداری و ئاگاداریانەی کە ئەدرا بەم دوو حیزب بەسەرەکیەی کە تاکو ئێستا لە دەسەڵاتان کە ئەم حکومڕانیەکی دروست نییە و حکومڕانیەک نییە کە چاوەڕوانی با بڵێن پێشکەوتن و گەشەکردن و خۆشگوزەرانی لێ بکرێ و ئەوە تا ئەوەی کە ئێستا ئەیبینین بە نمونە ئەگەر ئێمە لە هەر مەجالێکا سەیری بکەین ئەگەر ئێمە لە مەجای موچەیە بە نمونە سەیری بکەین بۆ قەیرانی موچە دروست بووە بۆ حکوومەتی هەرێم پێی ناکرێ موچەوات لەبەر ئەوەی یانی دوو هۆکاری سەرەکی ئەمە یەکەم ئەم حیزبانە لەبەر با بڵێن بە کۆیلەکردنی خەڵک ژمارەیەکی یەکجار زۆری موچەخۆری بندیواریان دروست کرد کە ئەمە لە دەسەڵاتی هیچ دەوڵەت و حکومڕانیەکان نییە کە ئەو ژمارە زۆرەی موچە بۆ موچەخۆران دابین بکە با بڵێن هۆکارێکی تری زۆر سەرەکی و گرنگ جگە لەو با بڵێن حکومڕانیەی کە ئێستا لەو ژمارە زۆرەی بندیوار کە لە موچەخۆرانی هەرێما هەیە لە بنچینەیە شێوازی حکومڕانی و ئیدارەدانی با بڵێن هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە
ئەم دوو حزبە لەبەر ئەوی لە سەرەتاوە خۆیان بە خاوەنی هەرێمی کوردستان نەزانیوە لەبەر ئەوە بە بەردەوامی ئەو داهاتەی کە داهاتێکی بێشومار و خەیاڵی بوو لە بەتایبەتی لە ئتر لە دوای 2023ەوە هەتاکو ئەگاتە 2013 سەرۆتێکی خەیاڵی لەم هەرێمی کوردستانەیە هەبوو کە ئەمە هەر حکومڕانیەک هەر دەسەڵاتدارێکی دڵسۆز وە خەمخۆر هەبوایە لە هەرێمی کوردستانە ئەیتوانی هەم ژێرخانی ئابووری پێ تۆکمە بکە و هەم گرنتی بەردەوامیدان و بڵێن نەبوونی قەیرانی موچە بکات بۆ چەندین ساڵ لە دوای بڕینی موچە و یا لە دوای دروستبوونی کێشە لەگەڵ عێراقا بەڵام ئەم شکستێنانە لە حکومڕانیە و نەبوونی بەرچاوڕوونی و پلانی ئابووری و قەراروەرگرتنی پێشوەختی یەکێتی و پارتی بە هەدەردانی زۆرترین سامان و بردننی زۆرترین سامانی گشتی بۆ بەرژەوەندی و حسابی تایبەتی حیزبەکانیان و بنەماڵە جیاجیەکان لەناو حیزبەکانیانە ئەم دوو هۆکارە ئێستا بوونەتە هۆی قەیرانی ئابووری و نەبوونی بودجە و بێتوانایی و نەبوونی توانای موچەدان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە اینجا بۆ هەر قەیرانێکی کەش بیگری بۆ هەر قەیرانێکی کە بۆ نمونە ئاستی خوێندەواری ئەگەر بگری ئەگەڕێتەوە بۆ فەشەلی کەرتی پەروەردە لە ئەم 15-20 ساڵەی ڕابردووە شتێک نییە بە تایبەتی لەبەر ئەوەی بۆ نمونە 3 ساڵ مامۆستا بایکۆتی کردووە بۆیە بارودۆخی کەرتی پەروەردە ڕوو لە خراپیە یا کەرتی تەندروستی بە هەمان شێوە ئەگەڕێتەوە بۆ ئەو بازرگانیە گەورەیەی کە بنەماڵەکانی حیزب و بەرپرسەکانی حیزب لەگەڵ کۆمپانیەکانی دەرمان و کۆمپانیەکانی هێنانی کەلوپەلی تەندروستی و هەموو ئەمانەیە ئەیان کرد بۆ وێرانکردنی کەرتی تەندروستی هەتا گەیشتوین بەم ڕۆژە مەبەست یعنی ئەگەر بینەوە سەر پوختەی قسەکە ئەوەیە کە هیچ کام لەو قەیرانانەی ئێستا قەیرانی کتوپڕ و لە ناکاونین قەیرانێکن کە حکومڕانی شکست خواردووی یەکێتی و پارتی دروستی کردووە بە درێژایی ئەم 30 ساڵە و قەیرانێکن کە یەکێتی و پارتی بەمەبەر دروستیان کردووە و کاریان لەسەر کردووە. بەڵێ من پەیمان خان حقەتەکەیت بێ من ینی تەمان ئەمە بۆ چوونێکە کە بەڕێستان عەرزەکەن لەسەر قەیرانەکانەوەنە زۆر جار ئەوەی کە مەسەلەن ئەم قەیرانی دەسەڵاتە و قەیرانی سیاسەتە و تەنها لە مەجای سیاسیە چارەسەرێکرێتەوە ئەوانە جۆرێک تێڕوانینەکە نەکتەنها بەڕێستانەوەوانە بەشێک لە چەپەکانیش تا لەم کەناڵی ئێمە و قسەیان کردوانە هەروان و تووە قەیرانەکە سیاسیە ئەمە سیاسەیە بەشێگەڵێن مەسەرەن دەوڵەتی سربەخۆمان نییە ئەگەر دەوڵەتی سربەخۆ هەبوایە ئەگەر ڕیفراندۆمەکەمان سەری بگرتایە دەوڵەت جیابایەتەوە لەوانە بۆم شێشانە حەل بێ من بەستم وایە تا چەپەکانی ژواڵێن بەڵام ڕاستیەکە و حەقیقەتەکەی ئەوەیە من وایە بینم کە قەیران لە قەیرانی حکومداری واوەترە و ئەساسەن ئەوەش کە لە کوردستانە لە ئەنجامی جوڵانەوەیەکی جەماوەری فراوانە یاخود ئەوەی کە پێوترا ڕاپەڕین و بڵێن پێچانەوەی دەسەڵاتی حکومەتی بەعز لەم ناوچێ و چۆڵکردنی و ئەوانە دوو حیزبی ئاوا تەریکە وڵات و دوورە وڵات و ئەوانە خەریک بوون کە ئەساسەن کوردستانیان جێش خوان ئامادە کردبوو بە اعترافی خودی سەرکردەکانیان کە بڕۆنی تر بە تەواوەتی ئەم ناوچەیە بەجێ بێڵەوە ئەوانە گەڕانەوە بوون بە خاوەنی کۆمەلگا بوو خۆی نیشانەی کێشەیەکی گرنگی ناو کۆمەلگای ئێمەیەوە نیشانەی ئەو وازان جەوهری قەیرانەکە بێ لێرەوە بۆی بگەڕین ئێمە لە کۆمەلگایکی تەبەقاتی و لە کۆمەلگایکی چینایەتی ئاژین چینێکی باڵا دەسەڵاتی بەسەر هەموو سەرۆت و سامانی کۆمەلگایە گرتووە وام چینە باڵا دەستە لە هەنێک جێگان نوێنەری ئامادە و سازی خۆی هەیە و دەسەڵات و پارە و ئەوانەی هەیە حزابی خۆی دروست کردووە لە هەنێک جێگای وەکو کوردستانە ئەبینی لە کتوپڕێکە لە ڕووی سیاسیەوە دەسەڵاتەکەوێت دەدەست ئەم چینەوە بەڵام پارۆپولی لە ژیرفانانەوێ خۆی دەوڵەمەندکە یعنی ئەمە یەکێتی و پارتی کردیان تەحسیل حاصلی ئەو هەلومەرجاوە ئەو سیستەمە ئیقتصادی کۆمەڵایەتی وەکە لە کوردستانە مەوجود بووە
هەر هێزێکی تر بەهاتاتە جێگەی یەکێتی و پارتی و سەردەمداری ئەم ناوچەی بەدەستەوە بگرتایە ممکن و کارێکی لەم بابەتە بکە ینی مەبەستمەوە نییە ساڵ لە میچێتی و پارتی ئاساییە ئەمە ئەیکەنەوەی یەکەیکەن تاڵانیە ئەوەی کە ئەیکەن ڕووتانەوەی سەروەت و سامانی سەرزەوی و ژێرزەویە لە پێناوی دەوڵەمەندکردنی خۆیانە بەڵام بنەمای ئەم کێشەیە ئەساسەن بنەمایەکی ئەخلاقی نییە لەبەرەوە نییە کە ئەمان تێڕوانینیان دروست نییە یاخود باشیان باش تێ نەگەیشتون لەوێ کە حکومداری چۆ نەکرێ یا وەکو خۆیان ئەڵێ مەسەل لە دەرەوە بووین تێکدانمان کردو هاتوینەتەوە نەمانزانیوە بینا بکەینەوە نەتیجێ ئەمانە نییە ینی خۆشیان بعضێ جار ئەڵێن مەسەلەن هەتا پێم وایە مەسعود بەرزانی لە شوێنێکە هەڵەگە پێمان بڵێنەوە جسرە بڕوخێن باژەی ڕوخێن بەڵام بڵێن وەرن بینایکەن دروستی کەینەوە نایزانین ینی خۆیان بە جۆرێک لە جۆرەکان لێمان مەگرنەوە نێمە نەمانزانیوە و لە نەتیجەی نەزانیە وەڵام حەقەتەکەی ئەوەی نەتیجەی نەزانی نییە ئەمە خەسڵەتی چینایەتی ئەم دەسەڵاتەیە کەوای کردووە بەم جۆرە بکە و ئەگەر تاڵانی نەکردایە بە واقعی وەکو وایە مەسەلەن زەردەواڵە پێتەوە نەیا بۆ نمونە وەکو وایە مار مەسەلەن سوزانم بەروبوومی باشی هەبێت لە جێگایەوەی ژاری هەبێ ئەمە بەستمەوەیە ئەمە خەسڵەت و ماهیەت و جەوهەری ئەم شێوازە دەسەڵاتێ شتێکی سوودفە نییە لە لایەکی تریشۆ مەسەن ئەگەر واوەتر بڕۆی لە مۆزۆی کوردستان خۆستاەوەی کە لە قەیرانە بە تەنها لە کوردستانە نییە مثلا ئێمە بەشێکین لە وڵاتێک ئەو خۆی قەیرانەکەی لە قەیران ئێمە گەورەترە کار گەیشتۆتە ئەوەی کە دوێنێ مەسەرەن سەرۆگۆزیان ئەڵێ لە دوێنێ پێرەیە لە یادی بڵین لە سەری ساڵاوانە پەیامەکە ئەڵێ نایەڵین عێراق ئیفلاس بکە یعنی عێراقێک کە لە 2003 بە دواوە نزیکەی بای تریلیۆنە نەوتی فرۆشتو ئەمانە ئەمڕۆ هەموو شانازیەکەی ئەوەیە کە نابێ ئیفلاس بکە نابێ ئیعلانی ئیفلاس بکات و ئەوانە و ڕابگەێنێ کە من نەقەرزم بۆ درێتەوە نەیچوو من ئیفلاسم کردنی هەموو بینەکەیان هەموو ئازایەتەکان نەمێ ئەو تورکیا لە تەنیشتمانە دەرگیری ئەزمێ خەڵک لەسەر جادەیە خەیەر دووبارەگرێ ئەڵێ نانم نییە بی بەمەوە بۆ مناڵەکانم بیخۆن و ئەوانە ئەوە لوبنان ئەبینین ئەوە مەسەلەن میسر ئەبینین ئەوە بەشێکی زۆری ئەفریقا حتا سعودیە و ئیمارات و نازانم چێوانە دەرگیری ئەزمن یعنی ئەم قەیرانەی کێمە لە کوردستانە بەدەستیەوە ئەناڵێن قەیرانێکی زۆر فراوانترە لەوەی کەوە تەنها لە سنووری کوردستانە سەیری بکەین و بە بڕای من چارەسەرەکەشی لە هەمان شێوە کە چۆن لە لوبنانە ئەڵێن تەواوی ئەم سیستەمە سیاسیە بگۆڕێەوە دواتر هەستەکەن کە گۆریشان ڕێز وزەران هێنا و بردیانوانە هیچیان نەکرد ئەگەر لای ئێمەش ئەمە بکرێ هەر هەمان نەتیجەی ئەبێ و من لێرە ئەسە پرسیارێکم بۆ دروستە بێ پەیمان خان بۆ خۆتان ئەندامی بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان واقعان هەوڵیدا منەڵێم بە بەشێکی زۆری بزوتنەوە کە زۆر دڵسۆزانە هەوڵیدا هەمان ئەم حکوومەتە لەو پێکاتێک کە هێتی لەو سیاسەتی کە هێتی بە ئاراستەیەکی ترا بڕوە هەوڵیدا کە بە ئاراستەیەکی ترا بڕوە دڵسۆزانەوە هەوڵیدا بازێک لەو تاڵانیانی کە ئەکرێ نەکرێ من دیارە مەبەستمەوە نیە هەوڵیدا تەواوی ئەو خواستانی جەماوەت بەدیبێنێ ئەوە ناڵێن بەڵام لانی کەم هەوڵیدا و تاڵانیە ڕبەری پێبژیرە ئەوانە حکوومەت ڕەشیدە لانی کەم دا بمەزرێەوەی کە مەبەستیان بۆ ئەوانەی تر حکوومەت ڕەشیدە دیارە ممکن هەر لە قازانجی چینی باڵا دەستاوێ بەڵام ڕەشیدتر و ئینترە بەرحاڵ بەڵام نەکرا ئەمە نانتوانی و من خۆم یەک کەسێک بووم لەوانە لە ئەوڵین ڕۆژەکانەوە پێم وابوو کە ناکرێ و زۆری تریش هەبوون وەکو من بیریانە کردووە کە تۆ ناکرێ لە هەمان دام و دەستگایەکە ئەم حکوومەتە هەیەتی پەرلەمانی دروست کردووە شوزانم دام و دەستگای ئەمنی دروست کردووە بە هەمان دام و دەستگای ئەم حکوومەتە دام و دەستگای تەنفیزیەکەی لابەری تەشریعەکەی یاخود بڵین دەستوریەکەی و ئەمانە تۆ بە هەمان دام و دەستگای دەستوری و قانونی و تەشریعی تۆ بتوانێت حکوومەتێکی تر دروست بکەیتەوەوانە هەمان ئەو دەستگایانەی کە ئەم دوو دەسەڵاتە خۆیان دروستیان کردووە جێگای سەرنجە کە لە پەیامەکەی ئێوەیە لە کۆنگرەی دەنگە ناڕازەکانە دووبارە ئەڵێن حکوومەت بگۆڕێ من پێم خۆشە لەم بابەتی تۆزیحات دێ حکوومەت بگۆڕی نەتوانین دۆخە بگۆڕین بەڕاستی ئەو حکوومەت گۆڕینە چییە لەبەر ئەوەی تۆ لە ئەساسا حزب ناگۆڕی ینی ئیشی تۆ نییە کە حزبێک بگۆڕیت یا بۆ نمونایە بڵێ یەکێتی ناهێڵم پارتی ناهێڵم گۆڕان ناهێڵم نازام چی ناهێڵم حزب سابتە و جێگیرە و ئەسڵ وایە کە هۆشیاری سیاسی وای لێبێت کە ئەم حزبە بەقەدەر ئەوەی کە پێشکەشی ئەکا هێز و توانای بمێنێت و حزب دەسەڵاتی نەبێ بەسەر هەموو جونگە هەستیارەکانی دەوڵەتە ینی ئەسڵ ئەوەیە کە وابێت ئەمە تۆ چەند ڕێگایەکت لەبەردەسایە کە ئەم هەموو نادروستیانە ڕێک بکەیتەوە بخیتەوە سەر ڕێگا ڕاستەکەی خۆی یەکێک لەوانەی کە لە هەندێک لە وڵاتانیشا دووبار با بڵێن ئەزمون کراوە ئەوەیە کە
بە ڕێگەی ناتوندوتیژی و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە و لە ڕێگەی گۆڕینی ئەو حکوومەتەی کە هەیە تۆ بتوانیت لەبەر ئەوەی ئەسڵ وایە کە خەڵک بۆی دەرکەوتۆ لە ماوەی 30 ساڵە ئەم دوو پێکات هەیە ئەم دوو حیزبە ناتوانن حکوومەتێکی تەواو ڕێک دروست پێک بهێنن کە لە خزمەتی زۆرینەیە بێت و لە خزمەتی بەرژەوەندی گشتیا بێنێک بەرژەوەندی حیزبەکانە بێت ئەسڵ ئەوەیە کە بەم ڕێگایە و ئەم ڕێگایە ئەبێ ئەوەی کە کەرەستە گرنگ و پاڵنەرە گەورەکەیەتی خەڵک بێ و دەنگی خەڵک بێت چونکە خەڵکە کە ئەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و خەڵکە هێزی زۆرینە دەستنیشان ئەکات و ئەو هێز زۆرینانەیە بەهۆی دەنگی خەڵکەوە کە حکوومەت پێک ئەهێنن یعنی ئەمە ڕێگە سەلامەتەکەیە کە تۆ بتانی کەلتورێکی تازاوە کەلتورێک کە خەڵک دوور بخاتەوە لە توندوتیژی و بتانی بە شێوەیەکی بڵێن ئاسۆیی بڕۆیت لەگەڵ ڕووداوە سیاسیەکانە ڕێگای تریش هەیە ئەوەی کە لە بنچینەوە تۆ ئەو حیزبانە ژواتە کودەتایەکی وا بکرێت ئیتر کە حیزبەکان و پێکێنەری حکوومەت و حکوومەتەکە و هەمووی وەکو ئەوەی کە لە وڵاتە عەرەبیەکانە بوو کە من بەش بە حاڵی خۆم ئەوەیان با بڵێن زۆر بە ئەگەرێکی نزیک نازانم یا بە احتیمالێکی بەرچاو دانانێم لە هەرێمی کوردستانە ئەوە ڕوو بدات لەبەر کۆمەڵی هۆکار کە ئەگەر وەخت هەبوو یا چوینە سەر ئۆتۆرانە باسیەکەین بەڵام کە ئێمە ئەڵێن حکوومەت ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە لەبەر ئەوەی تۆ کێشت لەگەڵ ئەوەیە هەیە ئەم حکوومەتە وای کردووە کە ئەوەنەی تر دەسەڵاتی حزب لەبەرەوەی حکوومەت نییە لە ئەساسا هەر حزبە بەڵام لە هەیکەلی حکوومەتایە لە ژێر تایتڵی حکوومەتە بەرژەوەندەکانی حزب بەڕێوە ئەبات و بڵێن فۆرمێکی ڕسمی ئەیاد بە تاڵان و بردن و دزیەکانی کە بۆ حزب ئەکرێت کەواتە تۆ ئەگەر بتانی طبعا ئەمەش بە پشت ئەستور بە خەڵک ئەگەر بتانی ئەم حکوومەتە هەڵوەشێنیتەوە و حکوومەتێکی با بڵێن تەکنۆکراتی بێلایەن لە کەسانی بێلایەن کە بەرژەوەندیان لەگەڵ هیچ کام لەو حیزبانەیان نەبێ بۆیان مهم نەبێت هەموو وەزارەتی دارایی بخەنە خزمەتی حیزبەکانی پێکێنەر لە حکوومەتە بۆیان مهم نەبێت کە وەزارەتە جیاجیاکانی تر بخەنە خزمەتی بەرژەوەندی بنەماڵەوە ئەمە ئەتوانێت هێواش کە پشتیوانی گەورەی خەڵکی لەگەڵا بوو ئەتوانێت ئەمە کار بۆ ئەوە بکات کە دەنگدانێکی با بڵێن پاک و دەنگدانێک کە دوور بێ لە دەستێوەردان و تەزویر ئامادەکاری بۆ بکات کە تۆ هەر حکوومەتێک کە لە دوای ڕوخانی حکوومەتێکەوە دروست ئەبێ حکوومەتی کاتیە ئەگەرچی ئێمە ناوی حکوومەتی کاتیمان نێناوە حکوومەتێکی کاتیە یا حکوومەتێکی کاربەڕێکەرە بۆ ئەنجامدان یا ڕێخۆشکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت کە ئەو کاتە ئەبێ خەڵک بتوانێ دەسەڵات و بڵێن هێز لەم حیزبانەی کە 30 ساڵە ئەیچەوسێنێتەوە 30 ساڵە بڵێن حەقەکانی ئەخوات لێی وەربگرێتەوە ئەمە ڕێگا بەڕای من ڕێگا ڕاستەکەیە یا ڕێگا باشەکەیە بەڵام ڕێگایەکی دوور و درێژە یعنی پێمان وانە بێ ڕێگایەکە کە ئێمە لە بانگەوازێکەوە یا لە داواکاریەکەوە یا لە دەیان خۆ پیشاندانەوە یاخود لە هەڵبژاردنێک و دوان نووسیانەوە ئەتوانین پێی بگەین ئەمە بەڕاستی ئەو ڕێگایە کە پشوو درێژی ئەوێت بەڵام لەگەڵ پشوو درێژیە بەردەوامی ئەوێ بوونی ڕوئیایەکی دیاریکرا و دەستنیشانکراوی ئەوێ کە بتانی چەند ساڵە ئەوەی کە بە 30 ساڵ کەڵەکە کراوە تۆلانی کەم لە نیوەی ئەو ماوەیە بتوانیت ئەمە پێچەوانە بکەیتەوەوە بتانی بە ئاراستەیەکی تەندروستابی بیت دروستە بەڵێ بە هەر حاڵ من بەڕاستی ئەتوانین ئەم باسە دواتر درێژە پێدەین بەڵام من پێم خۆشە لێرە یەک سەرنجی کورد لەسەر ئەم مەوزوعە بەم کە پەیمان خان ئەوەی کە تۆ باسیەکەی بۆ دەسەڵات و دەوڵەتێکی نۆرماڵ و متعاریفە یعنی مەسەلەن بڵێم چی مەسەلەن حکوومەتێکی دیاریکراو هەیە کە لە شوێنێکە دام و دەستگای دەوڵەت شتێکە حکوومەت شتێکە ئەحزابەکان شتێکی ترن یعنی ئەمانە هەموو جاکراونەتەوە ئێمە
لە کوردستانە ئەمەمان نییە. ئەنی ئێوە بۆ خۆتان لە من ئاگادارترن کە سەرۆکاتی پەرلەمان بەدەست بزوتنی گۆڕانە بوو چیان پێکرا ئەسڵ نانهێڵا ڕۆژێک بڕیاریانە نانهێڵا ڕئیسی پەرلەمان لە دێگەڵە بچێ بەو دیوە یعنی هەر وەکو هەر کەسێکی پەنابەری ئێرانی لە ئێرانەوە هاتووە ئەوراقی پێنیە ناتوانێت بگاتە هەولێرە ئەوانە لە سەیتەری دێگەڵە جێڕانەوە مەسەن شتێکی پێکرا توانی مەسەن بڕات ڕێگایشی کە بگرێ مەسەن ناشەرعیەت و نامەشروعبوونی ئەم دەسەڵاتە ڕابگەێنێ نەخێر چاکە ئەوەی کە بۆ نمونەیەکی تر دەسەڵاتی شەڕێکی گەورە لە ناو پەرلەمانەکرێت تەمان سەرۆکی پەرلەمان بەهۆی ئەوە دەسەڵاتەکانی لە دەستدا کە کەوتنە سەرەوەی ئایا بۆ مەسعود بەرزانی دەورەیەکی تر درێژ بکرێتەوە یا درێژ نەکرێتەوە سەرنجام کێشە لەکردنی یاسای سەرۆکایەتی نەکراوە دواتر مەسعود بەرزانی لە دوای پەرلەمانەکەەوە ئەوانە مەسعود بەرزانی دەسەڵاتی لەدەستدا و ئێستا دانیشتووە لە میوانگەکەی خۆیان یاخود لە سکرتاریەتەکەی خۆیان بە بڕوای ئێوە سکرتاریەتی مەسعود بەرزانی ئێستا لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم بەهێزتر نییە وەزیری کاروباری سەربازی بەریتانیا کە وەختێک ڕوو ئەکاتە کوردستان و ئەوان خۆ ناچێ بۆ لای ڕئیسی حکوومەت و ڕئیسی سەرۆکی هەرێمەوە ئەچێ بۆ لای مەسعود بەرزانی لەگەڵ ئەوە قساکە لەبەرەوەی ئەوە کە خاوەنی هەموو هینە ئێمە لە کوردستانە هێزی 1970مان هەیە کە لە هیچ شتێکی دەستوریان نیە هیچ دەستورێک بەسەری حاکم نییە هیچ یاسایەک ناتوانێت لی پێچێتەوە و کەس نازانێت بودجەکەی لە چوە تەمینە بێ ئەزانین بەڵام مەبەستم وایە ئاشکرانیە و کەس نازانێت مەسەن چەک و تەقەمەنیەکانی چییە کەس نازانێت مەسەن چۆنی تەرتیبەکە هەموو ئەمانە مەسائلێکن لە دەوڵەتێکا کە بۆنیێکی تۆسقالێک لە مؤسساتی بوونی تیاابێ باسی دیموکراتێت و ئازادی وشتانە ناکەم هەموو ئەمانە پشتی سیر و عجایب و نوکتە دەرەچن بەڕاستی ئێمە لە وەزعێتێکی ئاوایە بە بڕای من ئەو ناجە ئەو منهەجە کە گۆڕینی حکوومەت بەم ئیتیجاهەیە ئەتوانێت ئینمام بکە من ئەمە بە دروست نبینم بەڵام بە وەختی بەرنامەکەمان کەمە بەڕاستی من پێم خۆشە زۆرتر لە نظرەکانی ئێوە سوود وەربگرم و ئەمانە منەچمە سەر مەسلەیەکی تر ینی بەڕای ئێوە خەڵکی جەماوەری خەڵکی کوردستان جەماوەری برسی کوردستان کە هاتە سەرجادەکان ڕۆیشت مەقڕی پارتی وێچێتی و گۆڕان و ئیسلامی و هەرچی دەستی کەوت سووتانی و ئەمانە بەتەنها لە شێوازی حکومداری یەکێتی و پارتی ناڕازیە پێم خۆشە جوابی ئەو پرسیارەم جۆ لێبێ لە ئێوە ئەزانی کاکشەمە ئێمە لە هەرێمی کوردستانە لە ناو تێکەڵەیەکە ئەژین کە من پێم وایە ڕەنگە لە تەواوی دنیاە هاوشێوەی زۆر دەگمەن بێت کە ئەم تێکەڵەیە لە زۆر یعنی ئەوەی کە پێی ئەڵەی لە هەر شوێنێکەوە ئەیگری هەڵ ئەوەشێت ینی هیچ جێگەیەک نییە بڵێ ئەم شوێنە بە دروستی ماوەتەوە و خەڵک نیگەران نییە لەمەیان لە هەموو شتێک خەڵک نیگەرانە بەڵام لە کۆیاکەیتەوە سەری نیگەرانەکانی بۆ نمونە ئەمە پێویستیەکان یعنی بەپێی گرنگترین پێویستیەکانی مرۆڤ بژێوی لە پێش هەموویەوەیەتی کە تۆ پارەت هەبێ بتوانی بژیت و ترسی برسێتیت نەبێ و ترسی نەبوونی پارەت نەبێ بۆ چارەسەرکردن یعنی ئەمە بۆ خۆی وە هەر بۆ خۆی دەستبردن بۆ ئەو مافی موچە و ڕاگررتنی موچە و کەمکردنەوەی موچە ئەمە بۆ خۆی یەکێکە لە بابەتە زۆر مەترسیدارەکان لە هەر شوێنێکە لەبەرەوەی تۆ لەم ڕێگەیەوە قوتی خەڵک ئەبڕی برسی ئەەکەیت تینووی ئەەکەیت زۆر لایەنی خۆشگوزەرانی لێ ئەگریتەوە کە ئەمە پێویستیە سەرەتایەکانی مرۆڤە ئەگەر ئێمە لەمەوە سیرکەین ئەم پێویستیە سەرەتایانی مرۆڤ لە مەترسیایە لە هەرێمی کوردستانە لە دوای ئەوەوە کەیتە سەر ئەوە ئەگەر ئەمەش دابین بکرێ بۆ نمونە بە دوو مانجارێک خەڵک ڕابێنن لەسەر ئەوەی کە بە دوو مانجارێک نیو موچەی بەنێەوە ئەم زۆرینەی خەڵک لەسەر ئەمە بەرنامە و ژیانی خۆی ڕێکخا یەیتە سەر ئەوە ئەم حکوومەتە یا ئەم دەسەڵاتە توانای دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکانیشی نییە ئەوە تا بە نمونە من لە سەرەتای ئەم بەرنامەیەوتم ئەگەر قەتع بوو من نازانم چکە بەرنامەی کارەبا چۆنە ڕەنگە کارەبا ببڕێ بەو مانایی کە خەڵک لێرە دڵتەمین نییە لە کارەبا لە ئاو لە ڕێگاوبانی یعنی ئەوە چەندین ئەگەر ئێوە ئاگاداری ڕووداوەکانی هاتوچۆ بن چەندین کەس بەهۆی ئەم خراپی ڕێگاوبانانە بەهۆی
نەبوونی سیستمێکی هاتوچۆی تەواوەوە گیان لە دەست ئەیا بریندار ئەبێت لە هەر بوارێکی ترا ئەیگری لە هەر بوارێکی ترا لێرە ئینسان تاک ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی چەندین گرفت و قەیران ئەبێتەوە ئەمە هەمووی ناڕەزایەتی دروست ئەکا بەیەکەوە ئەمە هەمووی باری شانی خەڵکەکان قورس ئەکا یعنی بەس لەم 2 ساڵەی دواییە حاڵەتەکانی خۆکوشتن بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە کە ئەم پیاوە لەبەر قەرزاریەکی زۆر خۆی کوشت ئەمەیان لەبەر ئەوەی پارەی پێنیە مناڵەکانی بەخێوکە خۆی کوشت ئەوەیان تووشی نەخۆشی دەرونی بوو خۆی خنکان دەیان حاڵەت کە جیا لەوەی کە ئەو کەسە بۆ خۆی ئەمرێ و کۆتایی بە ژیانی ئەهێنێ بوونی ئەم حاڵەتانە وە زیادکردنیان با بڵێن فشاری دەرونی لەسەر تێکڕایی تاکەکانی کۆمەلگا یا زۆرینەی تاکەکانی کۆمەلگا دروست ئەکا کە ئەم فشارە دەرونیانەش بۆ خۆی جارێکی تر بارگرانیە و ناڕەزایەتیەکان زیاتر بەرەو سەرەوە ئەبات بۆیە خەڵک و بە تایبەتی گەنج لە ئێستاە ناڕازیە لە یەکێتی و پارتی کە ئەوە 30 ساڵە پێکێنەری حکوومەتن ناڕازیە لە گۆڕان کە ئێستا شەریکی ئەو دوو حزبەیە لە حکومڕانیە و تووڕە و ناڕازیە لە کۆی پارتەکانی تریش کە ئەگەرچی بەشدارنین لە حکوومەتە بەڵام لە دەرەوەی ئەو حکومڕانیە نەیانتوانیوە فشارێک بن هێزێک بن بۆ گۆڕینی ئەو دۆخاواتە ڕازیبوون و ناڕازیبوونیان هیچ لە ناڕەزایەتی و لەباری قورسی ژیانی خەڵک ناگۆڕێ بۆیە بەقەدەر ناڕەزایی و تووڕەیان لە حیزبەکانی دەسەڵات ناڕەزایی و تووڕەیان لە حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتیش لە کۆی شتەکان بە کۆ ناڕازیە ئەمەلێکی نەماوە ئەگەر ئەمەلێکی بێنێ بە ئەکیدی پەنا نەهات بۆ سووتاندنی بارگایە کە ئەزانێ لە ژیانی ناگۆڕێ ئەچێت لەگەڵ ئەو هێزەیە ئەبێت پشتیوانی ئەو هێزە ئەکات کە ئەتوانێت گۆڕانکاری بۆ بێنێتە ئارا بەڵام ئێستا زۆرینەی خەڵک بێ ئومێدە لەوەی کە هێزێک هەبێ شوێنێک هەبێ خەڵکانێک هەبن کە بتوانن ئەم ناڕەزایەتیانەیان کەم بکەنەوە یا کار بکەن بۆ نەهێشتنی ئەو ناڕەزایەتیانە. بەڵێ من پەیمان خان لەوە واوەتریش یانیەوە دیارەکە ئێستا بەڕێستان ئاماژەتان بەوەیاکە وەختێک چووە ئەحزابەکان مەسەرەن مەقڕی ئەحزابەکانیش ئەسووتێنێ و ئەوانش کاتتا لە دەرەوەی دەسەڵات و خۆشیان بە ئۆپۆزیسیۆن نەزان ئەوانش قوبوڵناکە دیارە لە کۆی ئەو شتە ناڕازیە کە پێی وترێ دەسەڵات لە کوردستانە هەرتەنها لە حکومەت ناڕازی نییە هەرتەنها حکومەت نییە کە بۆتە جێگەی ڕەخنەی ئەو ڕەخنەی لە هەموو ئەمە هەیە لەسەر تاخواری لە ئۆپۆزیسیۆنەکەشی لە پەرلەمانەکەشی لە دام و دەستگا ئیداریەکەشی لە سەرۆکایەتی بەڵێ ببوورە لەبەر ئەوەی خەڵک تێگەیشتووە کە شتێک نییە ناوی حکوومەت بێ وە شتێکی کە ناوی حیزب بێ حیزب و حکوومەت یەک شتە تەواوی جومگەکان حیزب بەڕێوە ئەبا و حکوومەتی بۆ ڕۆکەشی هەرێمەکە پێناوە ئەدامی پێەیە بەڵێ دا منیش مەبەستم ئەوە بوو ینی ئەو باسی ئێوە وەکو مەسەم کۆنگرەی دەنگە ناڕازیەکان کە قسە لەسەر لابردنی حکومەت و هێنانی حکومەتێکی تەکنۆکراتەکەن لێرەیە دووبارە لە بەرەوڕووی ئەو پرسیارە ئەوەستێتەوە ئەخ ئەم حکومەتە تەکنۆکراتە چۆنی ئەتوانێ بژی چۆن ئەتوانێت پۆلیسیە محاسبەکە چۆن ئەتوانێ پێشمەرگەی ڕابگرێکە قەمعی خەڵک نەکات چۆن ئەتوانێ داهاتی گومرگەکانی سەر سنوورەکان چۆن ئەتوانێ لە بەرامبەر فڵانە مەسئولی بەرزی حیزبا لەو ناوچە دیاریکراوە کەوتێتی لە ڕێگەی منەوە نەبێ هیچ کۆمپانیایکی نەوت لێرە نەوت دەرنانێت چۆن ئەتوانێت لە بەرامبەر ئەوانەیە بوەستێت وانە ئەمە مەسایلێکنەوەی کە لە کوردستانە هەیە شتێک تۆزێ پێچیدە و جیاوازە بەڵام من واوەتر لەوەش من وای ئەبینم کە جەماوەری کوردستان هەقیانەوە لە ڕاستیا تووڕەشن لە هەموو ئەوەی کە لەبەری ڕەنجی ئەوان دەوڵەمەنە بێ ئەزانی چۆنە خۆ ئێستا باسی موچە بڕینەوە نیە من کە سوکارم هەیە لە کوردستان و بەردەوامی هەواڵم پێگا ئەوانە بۆ نمونە بانقی کوردستان بانقێکی ئەهلیە سەر بە حکومەت نییە موچەش ڕاوەەر ناگرێ و ناژبێ موچەین بێ بە چه دەلیلێک
موچەی مۆزەفێکی ئەوێ کە 500,000 دینارە کەم ئەکرێتەوە کرێ بە 250,000 دینار بە چ دلیلێک ئەو هینانە ئەپشڕێ ینی باسەکە لەسەر هەر ئەوە نییە کە چینێکی دیاریکراو لە دەسەڵاتداران حکومەتداران حاکمداران ئەم کاراکە نه چینێکی دیاریکراو کە باڵادەستە لە کوردستانە و مەسەلەن لە پەنای یەکێتی و پارتیە وەختی خۆی جەلال تاڵەبانی وت نازانم 10 ملیاردێری و 20 ملیاردێری و شتێکی ئەوانەی ئێستا کەس نازانێت چەندین ملیاردێر لە شارەکانی کوردستانە هەڵپۆقیون و ئەمانە هەموو ئەمانە بە پارەی سەربەت و سامانی ئێمە دەوڵەمەند بوون ئاخر یعنی وە بەڕاستی سوالیشە بۆ بێ خەڵک ملیاری دۆلاری هەبێ من تێناگەم یعنی ملیاری دۆلار بۆ ئەبێ کەسێک لە یەک داقە نەفەر تەحکوم بەوە بکە کە 1 تاکە ملیار دۆلاری هەبێ بۆ چیەتی ئەمە ئەگەر خواردنی بەری ڕەنجی خەڵکی تر نییە ئەگەر ئەمە زەوتکردنی ئایندی خەڵکی تر نییە ملیاری دۆلار زۆرە ئاخر بۆ هەموو شتێک زۆرە ملیاری دۆلار وە ناکرێ بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەمە بێ بە بڕای من خەڵک لەمانەش ناڕازیە یعنی خەڵک لە ماهیەتی چینایەتی و دابەشبوونی چینایەتی لە کوردستانە ناڕازیە گەنجە ئەڵێ لەسەر جادەکان پێڵێن ئەڵێن بۆچی واکەی بۆ مەقەڕە سووتێنەوەڵە ئەڵێ قورسترین ئیشم بۆ بدۆزەرەوە بیکەم ئەم کارە ناکەم من بۆچی تووڕە نەبم بۆ نەیەم دنیا و دار و بەر بەسەر یەکانەدەم و بیسووتێنم کە من تەواوی مەعاشی ساڵێکی باوکم جووتێ پێڵاوی کوڕی مەسئولێک ناکاکە ئێوارەیەک لە پێکا ئێواری داهاتوو لە پێی ناکە تەواوی مەعاشی ساڵێکی باوکم ئەوە ناکە ئاخر ئەمانە فەواریقێکن یعنی بەڕاستی ئەو جیاوازێت چینایەتی کە لە کوردستانە هەیە ممکنە لە شوێنێکی وەکو هندستانە هەبێ ممکنە لە شوێنێکی وەکو مەسەلەن سودان کۆڵۆمبیا و مەکسیکۆ ئەو جێگایانی کە ئیتر هیچ یاسایەکی تیانی و نیا عەساباتی مافیا ئەوانە بەڕێوەی بنوانە ممکنە لەو شوێنانەیە هەبێ ئەوەی لە کوردستانە هەیە جیاوازە چینایەتیە زۆر فەزیعە و ئەمە سەرچاوەی ناڕەزایی خەڵکە بەڕاستی ئەگەر چی خەڵک لە شیعارەکانی خۆیان لە دروشمەکانی خۆیان ڕوبەیەکێتی و پارتیە بە دەرەجەی یەکەم بەڵام ناڕەزایی جەوهەری ناڕەزایی خەڵک ئەمەیە ئەگەر نا هەر ئەم یەکێتی و پارتیە بوو تاڵانیشیانە کردین ماڵی خەڵکیشانە بردووانە ڕۆژگارێک کە ئێمە هەمومان پێکەوە بە دەرەجەیەک فەقیر بوون و ئەوانە ئەو شیعارانە ئەی خوارد سەری بەرزمەوە موچەنەوی مەکە و دەرگا و پەنجەری ماڵەکە و بفرۆشەوەوانە بۆیکەوە گوزەران دابینکەیتوانە بەڵامی تر چیتر ناخوە لەبەرەوەی جەماوەر ئەبینن کە ئێمە لە سیستەمێکی زۆر نابەرابەر و نایەکسانە ئەژین زۆر سیستەمێکی ناڕەوایە ئەژین بەبینە سەر ناڕەزایەکان پەیمان خان من پێم خۆشە بزانم ئومێدی تۆ بەم ناڕەزایانە چیە ئایا ئەم ناڕەزایانە پۆتێنسیەڵ یاخود توانایی قودرەتێکی کامینی وان هەیە کە بتوانن بەسەرنجام بگەن بەسەرکەوتن بگەن ئایا ئەکرێ فراوانتر ببنەوە ئەکرێ مەسەلەن چۆن لەم ڕێ خراوتر بێنە دەرەوە چۆن ئەم کارانە ئەکرێ تێڕوانینی ئێوە چێ لەم بابەتەوە کار پێشەوە خۆی لە واقعاکە کردنا بدوتە کە هەمووی لە ناو هەرێمی کوردستانە بوونی هەیە کە ناعەدالەتێکی زۆر هەبوو کە چینایەتێکی وا بەرفراوان هەبوو کە خەڵک لە هەموو شتێکی ناڕازی بوو واتە هیچ ئاسۆیەکی بۆ خۆشگوزەرانی نەبوو هیچ ئاسۆیەکی بۆ ژیانێکی شەرەفمەندانە نەبوو و لە بەرامبەریشە هیچ نیەتێک بۆ چاکردن و کۆتایی هێنان بەم دۆخە نەبێ هیچ نیەتێکی ڕاستەقینە بە ئەکیدی ناڕزایی تایە زیاد ئەبێت و ئەم زیادبوونانە تەقینەوەی لێ ئەکەوێت ینی ئەگەر لە هەرێمی کوردستانە یەک کەس خۆی نەکا بە خاوەنی ناڕزایەتیەکان یەک گروپ دروست نەبێت یەک پارتی سیاسی دروست نەبێت هەر بەردەوامبوونی ئەم شێوازە لە حکومڕانی و بەردەوامبوونی ئەم ناعەدالەتیانە و لەگەڵیا کەڵەکەبوونی ناڕزایەتیەکان و کەڵەکەبوونی ناعەدالەتیەکان و کەڵەکەبوونی ئەم بە بڵێن خراپی دۆخی ژیانە لەسەرتاک بۆ خۆی ئەو تەقینەوەیە دروست ئەکات ینی ئێمە بیڵینیانیڵین بەڵام لە هەموو دنیاە ئەوەی کە کۆمەڵێک خەڵک یان نوخبەیەک ئەوێ شان باتە بەر ئەوە بۆ ئەوەیە کە ئەو تەقینەوانە وانە بێت کە ئەو ترێتە ڕووشک بێکەوە بسووتێنرێت کە ئەو سەری دیار نەبێ کە لە خراپەوە بۆ خراپتر نەڕۆی کە بە ئاراستەیەک بێ بتانی
تەقینەوەیەکی سوودمەندانە بێ لە بەرژەوەندی گشتیا بێت و لە زەرەری ئەو فئە کەمینە حکومڕانەیە بێت کە هەتاکو ئێستا سوودمەند بوون لە حکومڕانی هەرێمی کوردستانە. بۆیە بەئەکید من بۆ خۆم ڕاستە تەسەور ناکەم لە ماوەیەکی زۆر نزیکە بتوانی هەموو ئەو پایە زۆر بەقوتانی یەکێتی و پارتیدایان کوتاوە لە ماوەی 30 ساڵە بتوانی بە ماوەیەکی زۆر کامیان لە چەند ڕۆژ و هەفتەیەکە هەڵی تەکێنیت. بەڵام بە ئەکیدی دڵنیام لە چەند شتێک، دڵنیام لەوەی کە یەکێتی و پارتی بە هیچ جۆرێک چاکسازیان پێ ناکرێت و بە هیچ جۆرێک ئەهلی ئەوە نین کە لەسەر هەڵەکانی خۆیان بوەستن و داوای لێبوردن بکەن و ئەوەی بردویانە بیگەڕنەوە و لەم دەسەڵاتە بچنە دەرەوە لەبەر ئەوەی زەرەرێکی زۆریان لە خەڵک گاوە. ینی ئەمە زۆر دڵنیام لەوە، زۆر دڵنیام لەوەی کە بەوەشەوە بەو حاڵەتەشەوە ئیدامەی یا درێژە پێدانیان بە دانی موچە و بە پێشکەشکردنی خزمەتگوزاری پێ ناکرێت لە ئاستێکی زۆر کەم و بچووکیشە. و دڵنیام لەوەی کە بارودۆخی عێراقیش کە ئێمە هەرێمێکی فدراڵین لەوە بەرەو باشی ناڕوات، هەتایە بەرەو خراپی ئەڕواوە، خراپی ئەو کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئەبێت. لەبەر ئەم سێ دڵنیاییە زۆر دڵنیام لەوەی کە دەنگە ناڕازیەکان ئەمڕۆ بێ یا سبەی نەبێت یا ساڵێکی کەوێ ئەگاتە جێگەی خۆی و ئامانجی خۆیە پێکێ. بەڵام گرنگە لەم فترە زەمەنیەیە وەبەرچاویان بێ و بزانن. پرسیارێک و سەرنجێکم بە خەیاڵە هات لێرەیە کە حەز ناکەم تێپەڕێ پەیمان خان لە باسەکەتانە و لە پەیامەکەتانە لە جەرگەی وەختێکە کە دەسەڵات جەماوەری بە توندوتیژی تاوانبارە کردووەوانە لە گەرمەی ئەم تۆمەتباریە، لە گەرمەی ئەوە کە ئێستا بۆ ئاگاداری دیارە بەڕێز لە من باشتر ئاگاداری تۆوانە، بەڵام بۆ ئاگاداری هەموو بینەرانی کە سێبینێری ئەم بەرنامەی ئێمە لا یەزال ژمارەیەکی زۆر دەیان کەس لە زیندانەکانی یەشێتیا ماونەتەوە کە لەو پیشاندانای گیراون و ئازاد نەکراون. ینی ئەوەی نەکە ینی لە گەرمەی ئەم تۆمەتبارکردنەی خەڵکا بۆی کەواشتیان سووتان و توندیژیان کردو ئەوانە، ئایا ئەو پەیامی ئێوە کە ئێمە بەڕێبازی ناتوند و تیژی ئەم کاراکەین و ئەوانە چۆن باسی کەم من پێم خۆش نییە کە ینی بە جۆرێک بڵێم کەلیمەیەکی هین هەیە عەرەبی هەیە تەنەسڵ، یعنی بە جۆرێک پاکانە کەلیمەیەکی ناخۆشەوە بڵێم وا ناڵێم بەس جۆرێک هین خۆ بێبەریکردن خۆبەریکردن لەوەی کە دوورکەوتنەوە پەرێزدانان لە نێوان خۆتان و جەماوەران نەبوو. ینی ئێوە بەم کەلیمەیەتان بەم پەیامی ناتون توتیژە نەتانەوت کە دەسەڵات ڕاستەکە کە خەڵک توندوتیژە و ئێمە ڕێبازێکی ترەگرینە بەر و ئێمە ڕێگایەکی ترەگرینە بەر. بەڕاستی ئەم معنایی لێ نەئەکەوتەوە ڕێبازی ناتوندوتیژی. ئایا بەڕاستی بەو تعریفەی کە بەڕێزت کردت، بەو تعریفەی کە من و تۆ لەسەر یەکێتی و پارتی متتەفقین، بەوەی کە ئەمە دوو کۆمپانیای چەکدارن، هەم پالیان هەیە هەم چەک، هەم ئیعلام، هەم دام و دەستگای سیاسی، ینی نەک تەنها قتاعێکی دیاریکراوی کوردستان، تەواوی کوردستانی قۆڕق کردووە بە ئابووریەوە، بە سیاسەتەوە، بە دام و دەستگای تەسلیحیەوە، بە هەموو شتێکەوە. ئایا ڕزگاربوون لە دەسەڵاتێکی لەم چەشنە بە ڕێبازی ناتوندوتیژی ممکنە؟ ئایا ئەگەر ئێمە دەسەڵاتی سیاسیش لە یەکێتی و پارتی بسێنینەوە لە ڕێگەی دەسەڵاتە ئابووریەکەیەوە ناتوانێت ناچارمانکە بە ملکەچی؟ ئایا ئەگەر دەسەڵاتە ئابووریەکەی لێبسێنینەوە ئەتوانین دەسەڵاتە سیاسەکەی بێڵینەوە؟ ئایا ئەمانە هەمویان بەیەکەوە هەڵ نەپێکراون؟ و ئایا هەموو ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە نەک تەنها سیاست، نەک تەنها لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی اقتصادی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ناحیەکانەوە ئێمە ئەمەی کە هەیە ئێستا هەڵی تەچێنین، ڕای ماڵین، وەلاینەی وە شتێکی نوێ لە جێگایە دابمەزرێنین؟ و ئایا ئەمە بەبێ توندوتیژی ممکنە؟ ئایا ئەکرێ بە شوێنەی ئەمە بکرێ؟ من دیارە بۆ خۆم لایەنگری توندوتیژی نیم و من بۆ خۆم لایەنگریەوە نیم کە گەنجی کوردستان ئەڕوات دام و دەستگاکانە سووتێنێ لە جێگای ئەوەی بیکا بە شوێنی حەوانەوەی خۆی، بیکا بە شوێنی ممارەسەکردنی ئیداری خۆی، بڵێ من لە جێگای قایم قامم، من لە جێگای مدیر ناحیەم، من لە جێگای دام و دەستگایەکە لێرە حکمی کردووە حکمەکەم و ئەوانە ئەوە ناڵێ چی سووتێنی ئەمە بۆ خۆی جۆرێک بێئومێدیە. من لەگەڵ ئەوەیان نیم، بەڵام لە هەمان کاتە
ئایا ئەو شێوازە لە نات و دووتیژە توانێت وەڵام دەرەوە بێ و بە تایبەتی جوابی ئەو پرسیانە بەرەوە ئایا وە جۆرێک خۆبەریکردنی ئێوە نەبوو تەبەڕاتبوونی ئێوە نەبوو لەو حرەکەتەی کە لەسەر جادە ڕووی ئەدا کاک شەماڵ حتما بۆ گەیشتنەکان و لێکدانەوەکان وەکو یەک نییە بەپێی جیاوازیەکانی بیرکردنەوە لێکدانەوەکانیش ئەگۆڕێت بەڵام ئەوەی کە ئامانجی ئێمە بوو یاخود ئەوەی کە لە دوای ئەو پەیامەوە بوو بە هیچ جۆرێک خۆ بێبەریکردن نەبوو لەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانەوە بە پێچەوانەوە خاوەنددارەتیکردن بوو لەو گەنجانەی کە ئەیانویست بە ناوی تونند و تیژیەوە بیان خەنە زیندانەکان و کەسیش نەبێ قسەیان لەسەر بکات لەبەر ئەوەی بوترێ ئەمانە گێرە شێوێنن یعنی لەو کاتەیە ئێمە بۆ ئەو کاتە بانگەوازمان لەو کاتە نزیکەیە بانگەوازمان بۆ خۆپیشاندانێکی ناتوند و تیژ کرد ئێمە ئەگەر جەنابەت بگەڕێیتەوە سەر کۆنگرە ڕۆژنامە نووسەکە ئێمە بە هیچ جۆرێک باسی ئەوەمان نەکرد کە ئیدانەی ئەو تونند و تیژیانە ئەکەین کە ڕوویاوە لەبەر ئەوەی ئێمە پێمان وایە ینی من بۆ خۆم پێم وایە لانی کەم باوەناوی خۆمەوە قسە بکەم من پێم وایە کە بەشێکی گەورەی ئەو تونند و تیژیانەی کە لە خۆپیشاندانەکانی با بڵێن ئەخیرا ڕوویە بەشێکی زۆری یەکێتی و پارتی خۆی بوو بەشێکی زۆری بۆ ناشرینکردنی ناڕەزایەتیەکان بۆ ناشرینکردنی خۆپیشاندانەکان و بۆ ترساندنی خەڵک لە وەکو ئەوەی چۆن حکمی ئیعدام هەیە لە قانونا بۆ ئەوەی بربەستێک بێ لەوەی کرد ئەو جۆرە تاوانانە خەڵک بسڵەمێتەوە لێ ئەمانیش ئەم جۆرە شێوازەیان هێنایە ئارا بۆ ئەوەی خەڵک بسڵەمێتەوە لەوەی کە بڕواتە ناو خۆپیشاندانێکەوەوە ڕێبگرن لە فراوانبوونی خۆپیشاندانەکان جگە لەوەی کە لە هەندێک حاڵەتە من چەندین جار ئەم نمونانم لە دانیشتنەکانە و لە قسە و باسەکانە کردووە کە هێناوەتەوە بە نمونە دوایین خۆپیشاندانەکانی ئەمریکا لەسەر کوشتنی کەسێک لە ئەمریکایە دەیان جۆری تونند و تیژی لێکەوتەوە سووتان و تاڵانکردنی دەیان جێگە و شوێنی تایبەتیشی لێکەوتەوە نەک بە تەنیاهی حکومی بۆیە ناڕەزایەتی وەخت کە تۆ ئەڵێی خەڵک ئیتر هەتاکو ئێرەی هاتووە لە ناڕەزایەتیە و ئەوێ تعبیر بکە لە ناڕەزایەتیەکەی و ئەم حکومڕانیەی بەدڵ نییە یەتە سەرجادە بە ئەکیدی چۆن دەسەڵات غازی فرمێسک ڕێژ بە ڕێژەیەکی زۆر گەورەتر کە ئەچێتە چوارچێوەی تونند و تیژیەوە بەکار ئەهێنێ وەکو چۆن داری کارەبایی بەکار ئەهێنێ کە تونند و تیژیەوە لە قانونا ڕێگەی پێنەدراوە بە هەمان شێوە خەڵکەکە کە ناڕازیە و حەق بەلای ناڕەزایەتیەکەی ئەوەیە داکۆکی لە خۆی ئەکات کە ئەوە داکۆکیکردنێکی شەرعیە لە مافی خۆی بۆیە هیچ کات ئەمانە یاخود ئەو کاتێک کە کۆمەڵێک گەنج سیارە ئەسووتێنن بارەگایەک ئەسووتێنن ئەمە مانای ئەوە نییە کە ئەمانە گەنجێکی بێباکی نامەسئولن گەنجێکن کە دڵیان بە هیچ ناسووتێ هەست بە بەرپرسیارەتی ناکەن نەخێر ئەو تووڕەیە ئەو ناتوانێت بژی ئەو ڕۆژانە لە سۆشیال میدیا کوڕی بەرپرسەکان و برازا و خزم و کەسوکاریان ئەبینن کە هەریەکەیان خاوەنی کۆمپانیایەکە هەریەکەیان خاوەنی چەندین کچە مۆدێل و کوڕە مۆدێلە ئەمەش گەنجە لە تەمەنێکایە کە هەڵچوون و داچوونە دەرونیەکانی زۆرن و خێران و وای لێ ئەکات کە هەندێک جار هەڵسوکەوتەکانی لەژێر کۆنتترۆلی خۆیانە بێت بۆیە هەموو ئەمانە ئەگەر حکومڕانیەکی ڕەشید هەبێت ئەگەر دەوڵەتێکی عادل هەبێت نە ئەم گەنجە و ئەم خەڵکە ئەگاتە ئەم دۆخاوە نە ئەم دەسەڵاتەش بەم جۆرە ڕوبەڕووی ئەبێتەوە بۆیە ئێمە ئەو کاتێک کە هەستمان بەوە کرد کە لە ڕێی کۆمەڵێک هاندانی حزبیەوە بۆ ئەوەی تووڕەیی و دۆخی خراپی گەنجان بقۆزنەوە و زیاتر تووڕەیان کەن و هانیان دەن بۆ ئەنجامدانی تونند و تیژی و دواتر لەو ڕێگەیەوە خەڵک سارد بکەنەوە لە خۆپیشاندانەکان ئێمە ویستمان ئەو گەنجانە بێخاوەن نەبن و بەتەنیا ئەوان نەبن کە ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە ئەبنەوە لە ژێر ناوی کۆنگرەی دەنگە ناڕازیەکانە ئێمە خاوەندارەتی لە خۆپیشاندانێکی گەورە بکەین و ئەوە ڕابگەێنین کە خۆپیشاندانێکی
ناتوند و تیژ ئەبێت کە ئەمە نیەتی ئێمەیە بۆ خۆپیشاندان کە ڕێگە لە دەسەڵات بگریت بەوەی کە ڕێگرت بێت لە ئەنجامدانی ئەو خۆپیشاندان ئامانجی بوون و قەیامە ماندێبەری بکەین لە گەنجان. بەرحاڵ پەیمان خان وەختەکە زۆر بە خێرایی ئەڕوات دیارە قسە و باسەکانی بەهێزن زۆر خێراتی ئەپەڕێوانە فریا ناکەوین هەموو شتەکان بینی باس بکەین بە تەفسیل و وردی باس بکەین بەڵام بەرحاڵ من خاڵێکە ماوەتەوە سەبارەت بە ڕێخستنە سەبارەت بە ئەوەیە کە ڕێخستنی ئەم ناڕەزانیانە و ئومێدەوار بوون بەوەی کە ئەم ناڕەزانە بە سەرنجام بگا یعنی من مەبەستمەوەیە لە بەڕێزە بپرسم کە چۆنی ئیمکانی هەیە کە ناڕەزایەکان بگا بە جێگایەک ینی بە شێوازێک ڕێکخراو بێ کە دیارە بەشێک لەو شتی کە پێوتێت تونند و تیژی کە من نازانم تونند و تیژی ئەنی بەڕاستی حقەتیش بڵین و ئەوانە ئەوەی کە پێوتێت تونند و تیژی کراوەجا بەڕێز دەڵی یەکێتی و پارتی خەڵکیان نردووە مەقڕەکانی ممکنە سووتان بێ و دەستیان هەبوو لەوەیە بەڵام هێشتا تونند و تیژی بلای من ینی ئینسان کوشتن تەواوی ئەو خۆپیشاندانەی کە کرا لە غەیری مەجموعەیە تەسەڕوفات کە لە هینا کرا کە نازان بەشێک ناشەقی مستەحەق لە هینا لە سەی سایقا لە کادرێکی پارتی لە غەیری ئەوە یعنی هەتا تونند و تیژی بەرامبەر بە ئەفرادی ئەم حیزبانە نەبینرا لە جێگایەک نەبینرا مەسەرەن ئەم خۆپیشاندەرانە بڕۆنە سەر شوێنێک و ئەوانە بیانێک خەڵکەکانی ناوی لە بین بەرن لە ناوی بەرن ئەوان لە دژی ڕەمزی دەسەڵات شەڕیان کرد ئەین تونند و تیژی بە معنای ئینسان کوشتن کاری ئەوان نەبوو کاری بە پێچەوانەوە میلیشیاکانی پارتی وێچێتی بوون ئەوان بوون ئەم تونند و تیژیان بەرپا کرد بەڵام بە هەر حاڵ من بۆ ئەوەی کە دڵنیابین لەوەی کە ئەو شتێک کە ناوینرا تونند و تیژی و ئەو جۆرە بێ ئرتیباتیە لە بینی شارەکانە و لە بینی نەکانە بە شێوازێک هاو ئاهەنگتر بێ ڕێکخراوتر بێ دەبێت چی بکرێ وە لەلایەکی ترەوە ئایا استراتیجی ئێوە بە چ استراتیجێک بە دروست دەزانن بۆ سەرخستنی ئەم جوڵانەوە ناڕزایانیان ئەمە بێت لە بەرچاو بگرین کە ئێمە لە شوێنێکە ئاژینوانە کە دوو حکومەتیە دوو ئیدارەیە بژڵێن وانە ڕاز ناکەن هەروایە دوو ئیدارەیە ئەوی کە هیچ دەسەڵاتێک لەسەر پارتی لە پارتی لە منطقەی پێچوانشەوە ئێمە بە چه استراتیجێک ئەتوانین ئەم جوڵانەوەی بە سەرنجام بگەینین من پێ خۆشە جۆم لە ڕای بەڕێستان بێ و دواتر من خۆشم تعقیبێکم هەیە لەم بابەتەوە بیڵێم بە تایبەت سەبارەت بە جوڵانەوەکە ئێوەش فەرموو بەڵێ لە ڕاستیە کاک شەماڵ ئێستا لە هەرێمی کوردستانەوە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش کۆمەڵێک خەڵکی زۆر لە هەموو تەمەنەکان لە ژن و پیاو هەن کە بەڕاستی خەڵکی دڵسۆزن و خەڵکێکی تێگەیشتون و خەڵکێکن لە هیچ کاتێکە ئامادە نەبوون وجدانی خۆیان بفرۆشن و چاو داخەن لە ئاستی ناحەقیەکانە کە ئەمە بۆ خۆی دوو سیفەتی زۆر گرنگە بۆ ئەوەی کە هەر کەسێک بتوانێ بەرچاوڕوون بێت کاتێک ئەتوانێت کە وجدانی نەفرۆشت بێ و چاو لە ناحەقیەکان دانەخات کە لەم کۆمەڵێک خەڵکی زۆر هەن و هەموو ئەمانە لە دەوری گروپ و با بڵێین تەشکیلەی جیاجیان ناوی جیاجیا کۆبوونەتەوە مامۆستایانی ناڕازی هەیە کۆمەڵێک ئەنجومەنی ناڕەزایەتیەکان هەیە یەک بەرەی خەڵک هەیە چەندین ناوی جیاجیا هەیە کە هەموو ئەم گروپانە لە تەنانەت لە هەولێر و دووهۆکیش هەن کە ئەمانە کار ئەکەن لەسەر دروستکردنی ڕۆیایە کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکان کە ئەمانە بۆ خۆی وردە بە دڵنیاییەوە وردە جۆرێک لە تۆڕێکیان لێ پێگێت ئەم تۆڕانە کە پەیوەندیان بەیەکەوە ئەبێت چونکە بە بڕوای من مەرج نییە ئەوەی کە ئەمڕۆ لە سلێمانی ئەبێ هەمان شت لە هەولێر ببێ و هەمان شتیش لە دووهۆک هەبێ بەڵام گرنگە ئاگاداری و هەماهەنگی لە نێوان هەمویانە هەبێ و بە یەک ئاراستە بێت ئەوەی بۆ من و ئەوەی کە ئەو هاوڕێیانش میکۆ کردوێتەوە لە دەنگی لە دەوری کۆنگرەی دەنگە ناڕازیەکان ئەوەیە کە تۆ خاڵی سەرەتا ئەوە بێت کە تۆ ئەوەنە بەرچاود ڕوون بێ
هەموو ناڕزایەتیەکانت لە گۆڕینی ئەم دەسەڵاتە سیاسیە کورد بێتەوە نەک ئەوەی کە دانیشی داوای چاکسازی یعنی ئەبێت تۆ بڵێن حدێکی فاسل بۆ ئەم 30 ساڵی پێشوو و ئەمەی داهاتوو دابنەی و تێ بگەیت لە ئەزمموی 30 ساڵەوە کە ئەم دوو حیزبان ناتوانن جیاواز لەوەی پێشوو درێژە بە هیچ جۆرێکی تر لە حکومڕانی بان یاخود گۆڕانکاری تیا بکەن بۆیە نابێ هیچ داوایەکەت بە ئاراستەی گۆڕانکاری و چاکسازی لەم دوو حیزبە یاخود لەم دەسەڵاتە سیاسیە بێت لە هەرێمی کوردستانە بە بڕوای من ئەمە گرنگترین خاڵەکە کۆی ناڕزایەتیەکان دەنگە ناڕازیەکانی لە دەور کۆبێتەوە چونکە ئەو کاتەی کە ئەمە بووە استراتیجت و ئەمە بووە خاڵی سەرەکیت و ئەتوانی ئیتر بەرچاوڕوون ئەبی لەوەی کە هەنگاوەکانی داهاتوت بۆ هەڵوەشانەوەی ئەم دەسەڵاتە و پێشکەشکردنی بەدیلێک چۆن ئەبێ وە چی ئەەکەیت لەبەر ئەوە گرنگترین خاڵ بەلای منەوە ئەوەیە کە ئێستا دەنگە ناڕزایەتەکان بتوانن لە بڵین لە فۆرمی تۆڕێکی هاوبەشە خۆیان ڕێکخان وە کۆ ببنەوە و ئامانجێکی هاوبەشیان هەبێت کە گۆڕینی تێکرا و کۆی ئەم سیستمە سیاسیەیە و پێشکەشکردنی بەدیلێکی تازە بۆ بەڕێوەبردننی حکومڕانی. بەڵێ من پەیمان خان بۆ ئەم خاڵە من وا ئەزانم یەکێک لە کێشە و معزی لە ئەساسیەکانی پرۆسی گۆڕانکاری لە کوردستانە نەبوونی ڕێکخراوە نەبوونی ڕێکخراو نەک بەو معنای ئەو هێزەی کە ئێوە پەلامار بات و ڕێماڵێ ئەم دەسەڵاتە ڕێکخراو نییە نەبوونی ڕێکخراو بوون بە معنای ئەوەی تۆ ناتوانی زەمانەت و ئیتمێنان بە جەماوەرێکی فراوان و بەرین لە کوردستانە بدەیت کە ئایندەت لەمڕۆ باشترە بێت کە سبەینێت لەمڕۆ باشترە بێت زانی مەبەست چییە؟ مەبەستەوەی لە هەموو شۆڕشێکە هەموو شۆڕشەکانی دنیا فراوانترین شۆڕشەکانی دنیا ئەوانە نازانم لە ١ ئاخر شۆڕش کە لە بەهاری عەرەبیە ڕوویا لە میسراوتیان لە 115 بەشداری کردووە بە معارض و بە ئەوەی کە ویستێتی ئاڵ و گۆڕ بکە بە هەردووینە لە 115 مجتەمع بەشداری کرد ینی وانە شۆڕشەکان ئێمە پێمان وایە بێکڵین شۆڕشی جەماوەری بۆ نشمە شۆڕشی فەڕەنسا لە 150 شۆڕشی خەڵکی فەڕەنساوانیە لەپەڕیوە باشە بەڵام بەشی زۆری خەڵک بەشی زۆربەی خەڵک زۆربەیەکی سامتە زۆربەیەکی بێدەنگە و مهمترین شتێکە ئەوەیە کە ئەم زۆر بە بێدەنگە هاوپشتیەکی بێدەنگانە لە هێزە گۆڕانخوازەکان بکە ئەمە گرنگە و ئەمە بەچی ئەکرێ بەوەی هێزە گۆڕانخوازەکان ئیتمێنان بەوە بن کە ئایندەی ئەم کۆمەلگایە لەم ڕۆی باشترە بێ کە ئێمە ئەتوانین دام و دەستگاکانی دەسەڵات لە سبەینەیە دابڕێژینەوە کە ئەگەر ئەم دەسەڵاتە ڕووخاو ئەوانە ئێستا مەسەلەن پچڕ کارەبا دێتەوە 2 مانگ 3 مانگ 4 مانگ 5 مانگ بێکارەبا نابیت و کەس نەزانێکی کارەبا دێتەوە مجتمع تعقیداتی هەیە بەڕاستی شەبەکەی تەلەفۆناتت هەیە شەبەکەی ئاوی پاکت هەیە شەبکاتی مواصلاتت هەیە بە ئەنواع و ئەشکال شێوە ئەمانە هەمووی پێویستی بە ئیدارەکردنە پێویستی بە تەنزیمکردنە و تەنزیمکردنی ئەمانە پێویستی بە دام و دەستگایەکە و ئێمە لە کوردستانە ناتوانین پشت بەم دام و دەستگایە ببەستین کە لە کوردستانە هەیە لەبەرەوەی هەر زۆر بە سادەیی لە مدیری مەکتەبێکەوە هەتاکو بەرزترین کاربەدەستی ئەم دەسەڵاتە ئەندامی ئەم حیزبان وەکو تۆ گەرم حیزبانت لابردو ئەوانە ئێستا لە ئەمریکا کە دەسەڵاتە گۆڕێەوەوانە بایدن نیەت مەسەلەن 15 شەوی ترەوەوانە پێما بێ لە سەر تاسەری ئەمریکا 4000 مۆزەفە شتێکی ئاوایە گۆڕانکاری بەسەر دێ بەڵام تۆ ئەگەر لە شاری سلێمانیە یەکێتی لە دەسەڵات خەیتەوەوانە نابێ مدیری مەکتەب بێڵی ئەبێ هەموو مدیری مەکتەبەکان بڕۆنە بۆ ماچکە هەمیان یەکێتین مەبەستمەوەیە ئەم ئاڵ و گۆڕە لەم دەسەڵاتەیە بەبێ بیناکردنی دەسەڵاتی ئایندە ممکنیە و ئەمە بەبێ ڕێکخراوبوون ناکرێت و جێگای داخە کە ئەو گروپەی ئێوە لەم بابەتەوە من وازانم هیچ بەرچاو ڕۆشنیی نییە کە هیچ من جۆرێک لە جۆرەکان وای ئەبیمەوە کە بە جۆرێک بە خەڵگە وترێ متمانە بە ئێمە بکەنێمە هەموو کارێکتان بۆکەن یعنی لایەزال بکەرەکان ئیلیتێکی دیاریکراون کە بەرچاو ڕۆشنیان هەیە کە عاقڵن کە ئەزانن چیەکەن وانە جەماوەر بەستەنها بۆیە هەیە چەپڵە لێبە ئەم جەماعەتەنە ئەم جەماعەتە دروستە کە ئەمەی کە لە دەنگە ناڕزەکانە کۆ بۆتەوە بە مۆراڵترە کەمتر لە گەندەڵیەوە ئاڵاوە کەمتر لەوە ئاڵاوە لەم سیاسەتانی هینەوە بەڵام لایەزال منهەجەکە هەمان منهەجە
هەمان هینە ئێمە ئێلیتێکین ئێمە دام و دەستگاکانە گۆڕین و ئەوانە ئێوە لەسەرتانە پشتیوانی لە ئێمە بکەن کە خۆپیشاندانتان کرد داوا بکەن کە ئێمە ئەگەر وانە نەخشەی دەنگە ناڕازیەکان بۆ ئەم ڕێکخراوکردنی ئەم هێزە چییە؟ و ئەگەر وانە بەڕێزت خۆت ئەندامی بزوتنەوەی گۆڕان لە 2009 تا ئێستا هەیە 15 ساڵە 15 ساڵە گۆڕ دروستەکاوی نەکات لە چۆن ئەو تۆڕانە بۆ دەرنەکەوتن بۆ ئێمە ئەمە یەکەمین ناڕزاییە ئەیکەین لە کوردستانە بۆ لە 2011 ناڕزایی نەبوو خەڵک چل و ئەوە ڕۆژە لەسەر جادە نەمایەوە کوا ئەو تۆڕۆپێک کاتانەی کە دروست بوون بزوتنەوەی گۆڕان لەکوێیە و ئەم ئۆپۆزیسیۆنە لەکوێیە دارێکی خستە سەر بەردێک بە قازانجی جەماوەر بۆی کەوا جەماوەر ڕێکخراوکە هیچ ئەستان ئەوەی کە بیری لە ناکرێتەوە ڕێکخراوکردنی خەڵکە و ئەمە یەکێکە لە نەقیسە گەورەکانی کۆنگرەی دەنگە ناڕازیەکان بە نەزەری من و ئەمە من لەم ڕوانگەیەوە ڕخنەی زۆر جدیم هەیە من بە جۆرە لە جۆرەکان دووبارەکردنەوەی هەمان مۆدێلی ئەم دەسەڵاتە ئەبینم بەڵام بە شێوازێکی تر دیارە بێگومانم لەوەی کە هیچ شتێک لە ڕووی مۆراڵی و لە ڕووی باسی گەندەڵی و ئەوانەوە ئەم جەمعە بەوەی کە دەسەڵاتەکە و حاکمەکان نابەستێتەوە ئێمە باش نییە خیتابی سیاسیمان لەگەڵ یەکاو لە ناکۆشیەکانمانە بێ بە خیتابێکی ئەخلاقی مەسەلەن ئەم کەسا وا گەندەڵە والەوە تێکەڵ بۆ ئەوانە ئەوە تەسەوری من تەسەوریی نادروستە سیاسی بیرکەنەوە سیاسی لە ڕخنە لە یەکتر بگرین باشترە بەڵام ئەمە تێڕوانینی منەوە ئەمە ڕخنەی منەوە من پێم وایە ئەگەر ئەم کلیلەمان بەدەستەوە نەبێ ئەگەر ئەم مەعزلەی جوڵانەوە جەماوەریەکان لە کوردستانە چارەسەر نەکەین ئێمە ناتوانین بە ئایندە بڵێن ئومێدەوار بین و نەک هەر ئەوە ئێمە لە بەردەم هەڕەشەیەکی زۆر گەوریان لە کوردستانە کۆمەڵێک ئاماژە هەیە لە کوردستانە ئێستا وەختم نییە بەڕاستی بچمە سەریان ئەگەر بیخوێنیتەوە من وا هەستەکەم کە ئەم کۆمەلگایە زۆرتر و زیاتر بەرەو هەڵدێرەچێ و ئەگەر فریای نەکەوین ممکنە نموزەجێک بێتە پێشەوە بابەتی سووریا و مەسەن هەتا لە خراپتر لەوەی سووریاش ڕووبات و ئەمانەکە یعنی دوور نییە شتێکی لەم بابەتانە مەسیری کوردستان نەبێ من دووبارەیەکەمەوە کە مەعزلی ڕێکخراوبوون مەعزلێکی زۆر جددیە و من لەو بابەتەوە شتێک لە بەڕاستی لە کۆگرەی دەنگە ناڕازیەکان نابینم ئومێدەوار بووم وانە بێ دیارە ڕخنەی تریشم لە بابەتی بەرنامۆشتەکانیان هەیە بەڵام خاڵە بەنسبەت منەوە زۆر جەوهەریە من قسەکانی خۆم لێرا تەواوەکەم و دوا قسە و دوا وتە لەم بەرنامەیە بۆ بەڕێزت جێڵم بۆشت هەیە سەرنجەکانی من وەڵام بدەیتەوە فەرموو زۆر سپاس قسەکان تۆ من لەگەڵیان چونکە نەبوونی ڕێکخستنێک لە دەرەوەی لە ناو دەنگە ناڕازیەکانە بۆ ئاراستەکردنی یەکێکە لە کێشە سەرەکیەکان بەڵام ئەوەی کە ڕێگر ئەبێ ینی ئێمە بە نمونە قسەکەی جەناب تەواوە ئێمە بەتەنیا کۆنگرەی دەنگە ناڕازیەکان وکو باسم کرد لە سەرەتایە بۆ کۆکردنەوەی بەشێک لایە زۆرینەی دەنگە ناڕازیەکانە کە بتوانی لەم قۆناغەیە ناڕزایەتیەکان ببیتە پێشەوە و لە هیچ شوێنێکە ئەگەر جەنابەت تێبینیت کردبێ ئێمە نەمانتۆ کۆنگرەی دەنگە ناڕازیەکان با بڵێن تەشکیلێکی سیاسیە یا پارتێکە یا بزوتنەوەیەکی سیاسیە لەبەر ئەوەی یعنی لەبەر خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە جەنابیشت ئاماژەت پێەیە لە ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی پارتە ئۆپۆزیسیۆنەکان و تایبەتتر بزوتنەوەی گۆڕان متمانەی تەواو نەهێشت بەرامبەر بە دروستبوونی هەر هێزێکی سیاسی نوێ یاخۆت هەر پارتێکی سیاسی بۆیە کاتێک کە تۆ دەست ئەبەیت بۆ ئەوەی کە هێزێکی سیاسی نوێ دروستکەی ڕوبەڕووی ئەو بێمتمانەیە ئەبیتەوە کە هەمووی پێی وایە کە ئەمەش کۆمەڵێک خەڵکن کە ئەیانەوێت پێی ببنە ئەندام پەرلەمان یاخود کۆمەڵێک امتیازات وەربگرن بۆیە لەم قۆناغەیە بەڕای من لەم قۆناغەیە گرنگترین شتێک کە بکرێ دروستکردنەوەی متمانەیە لە نێوان خەڵک و نوخبەی سیاسیە و دروستکردنەوەی متمانەیە بەوەی کە مەرجنیە هەموو ئەوەی کە ئەوێ شان باتە بەر ڕێکخستنی ناڕەزایەتیەکان کۆکردنەوەیان بۆ بەرژەوەندی بێ بۆیە ئەگەر جەنابەت تێبینیشە کردبێ هەر لەو ڕاگەیەنراوەی ئێمەیە ئاماژە بۆ کراکە هیچ کام لەوانەی کە لە دەوری کۆنگرەی دەنگە ناڕەزایەتیەکان کۆبوونەتەوە بەنیازی وەرگرتنی هیچ پۆستێک بۆ خۆکاندیدکردن نین چونکە ئەوەی کە قسە و باز بوو کە گوایە ئەمەش هەوڵێک بێ بۆ ئەوەی کە ئەوانە یاخود ئێمە خۆمان کاندیدکەین بۆ پەرلەمانی عێراق بۆیە بە بڕوای من بۆیە من ئەڵێم
ئیشکردن بە ئاراستەی گۆڕانکاری بە شێوازێکی ناتوندوتیش پشو درێژی ئەوێت و تۆزێک نا زۆر تۆزێک زۆر سەبر و تەحملی ئەوێت کە ئەو کاتەی بۆ نمونە ئەمڕۆ خەڵک پێی وایە من ئەمەوێ خۆم بۆ پەرلەمانی عێراق کاندید بکەم کە پەرلەمانی عێراق هەڵبژاردنەکانی نزیکە ئەو کاتێک کە ئەیبینێ من هیچ نیەتێکم نییە نە بۆ پەرلەمانی عێراق نە بۆ پەرلەمانی لە دوای ئەو بۆ پەرلەمانی کوردستان خۆ بکاندید بکەم ئەمە جۆرێک لە جۆرەکان ئەو پروپاگەندە و بڵێن قسە و باسانەی کە بەشێکی زۆری هەر ئەم دەسەڵاتە بڵاوی ئەکاتەوە لەسەر کەسە ناڕازیەکان لەسەر خەڵکە سیاسیەکان کە بە ئاراستەی ناڕزایەتی و بڵێن ئۆپۆزیسیۆن بوونا کار ئەکەن بڵاوی ئەکاتەوە بۆ ئەوی درێژە بۆ بێ متمانەی یەبا لە بینی خەڵکە بۆیە من لە سەرەتایە وتم ئیشکردن بە ئاراستەی کۆکردنەوەی ناڕزایەتیەکان و دروستکردنی کاریگەری و فشار پێش هەموو شتێک بڵێن ئەوەی ئەوێت کە تۆ متمانە سەرەتا بەدەستبێنیتەوە لە نێوان خەڵک خۆیانە لە نێوان خۆیانەوە تێ بگەن لەوەی کە ئەمە ئەوە نییە کە ئەم بێ ئومێدیە گەورەی دەسەڵات خستوێتێ بەرچاومان هێشتا لەناو ئەم کۆمەڵگایە خەڵکانێک هەن کە چاکەی گشتیان ئەوێ و خەڵکانێک هەن کە ئەیانەوێت ئیش بە ئاراستەی بەرژەوەندی گشتیا بکەن بۆیە ئەمە وەختی ئەوێت خەڵک تاقی بکرێتەوە کە بەوەی بزانێ من هاوڕێکانم چەندین تر ئایا لە نزیکترین فرسەتی بەدەستهێنانی پۆستە ڕۆی بەرەو ئەو ئاراستەیان نەکرێت ئێمە ئەمانەوێ بە شێوازێکی کە و مۆدێڵێکی کە و ستایلێکی کە لە سیاسەتکردن پێشکەشکردن لە هەرێمی کوردستانە. بەڵێ بەرحاڵ پەیمانخان ڕەخنەکەی من تۆزێک لەوە واوەتر بوو من تەشکیک ناخەمە سەر نیەتی هیچ کام لە ئینەکانیان ڕەخنەکە من وای ئەبینم ڕەخنەی دروستتر لە ئەم تەشکیلە تازەیە ئەم تەشکیلەیە کە لە مەخزەمی ناڕزایەکانە دروست بۆ ئەمانە و دیارە بە جۆرە لە جۆرەکان ئەوێت بمێنێتەوە ئەوێ لە ناو ناڕزایانەیە بێ ڕەخنەکە ئەوەیە کە ئیعتیماد بە هێزی جەماوەر خۆی مبادرەکردن بۆی کەوا خەڵک خۆی ڕێکخاوە ئوموری کۆمەلگا بە دەستی خۆیەوە بگرێ ئەم پێڕوانینە زەعیفە من ئینەکەم بەڵام زۆرم پێخۆش بوو ئیدامە بین درێژتر و باسەکەمان زۆرتر بێ بەڵام بەداخەوە بواری بەرنامەکارەوە نێو زۆریش زیاتری لێ ڕۆشتوە لە کاتی معتاد و ئەوانە قسە و باسەکە بە پێز بوو من زۆر سپاس دەکەم بۆ بەشداری ماندوومان کردی زۆر سپاس و مێدەوارم لە فرسەتێکی تری شابتوانین لە خزمەتی ئێوە ئابین جارێکی کە بۆ گفتوگۆیەکی لەم بابەتە سەبارەت بە پێشاتە سیاسیەکان ئازیزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی هیوا تا جارێکی تروە لە بەرنمەیەکی ترا بەیەوەی ئازیزەگەینەوە بەر لەوەی کە کۆتایی بێنین بەم بەرنمەیە پێخۆشە بیرتان بێنمەوە کە کەناڵەکەمان شیر بکەن کەناڵەکەمان ئیشتیراک بکەن لەسەر یوتیوب و بە دۆست و ئاشنانی خۆتانی بگەێنن و کارە بکەن کە بینەرانی زۆرتر و زیاتر بۆ ئەم کەناڵە پەیدا ببێ تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر لەگەڵ بەڕێزێکی ترە بۆ قسە و باسکردن لەسەر هەلومەرجی کوردستان و لەسەر مژارێکی تر و بابەتێک کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە هەیە بە کامرانی و ئاسوودەیتانە سپێرم هەر بشین.